زۆر سپاس بۆ هاوڕێکاوە بۆ خوێندنەوەی شیعرەکانی. بەشداربووانی عزیز، تا ئێستا ژمارەیەک پەیام و بروسکەی پیرۆزبایی بە بۆنەی ڕۆژی کۆمەڵەوە لەلایەن حیزب و ڕێکخراوە سیاسیەکانەوە بەدەستمان گەیشتووە کە بە پێی کاتی گەیشتنی پەیامەکان بەدەستی بەڕێوەبەرانی بەرنامەکە ناویان دەخوێنینەوە. بەڕێزان، حیزبی دیموکراتی کوردستانی ئێران کومیتەی سوێت، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، کنگرەی نەتەوەی کوردستان کومیتەی سوێت. بێڕای سپاس و پێزانین لە ئێوە نوێنەرانی حیزب و ڕێکخراوە سیاسیەکان کە بە بەشداری و ناردنی پەیام بە بۆنەی ڕۆژی کۆمەڵەوە ئەرکتان کێشاوە و لەم ڕۆژەدا لەگەڵمان بەشدار بوون. زۆر سپاستان دەکەین. ئێستاش داوا لە شاعری بەڕێز کاک حەمیدی شەریفی دەکەین کە بێت بۆ ئێرە بۆ پێشکەشکردنی شێعرەکان. تکایە. بەناوی ژن ژیان ئازادی، حەزرەتی ژن بێرە خوارە و پەرتووکەکەت بێنە خوارە و حەزرەتی ژن تۆ مرۆڤی ئەو خودایە بێنە خوارە و ئەو بەهەشتە هی تۆ نییە باوەشێ سێ و بێنە خوارە و ئاسمان قەت هی تۆ نەبوو لەسەر زاگرۆس بێرە خوارە و زەمین حەزرەت نێری بەسە جەهەنەمیش بێنە خوارە و شەیتانی شەڕ لەوێ دەرکە سێ و ئازادی بێنە خوارە و ئەم دنیایە تۆی پێویستە تەنیا تویت سرود ئەوین تۆی پێویستە ئەم ناوچەیە هەر بەستویت هاواری ژین ئێرە خودی جەهەنەمە باسی مرۆڤ کارە ساتە ئێرە خوێنت پارە ناکە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تۆ ئاخرین ناردەی وەرە ئازادی نێو گورگستان بە بۆ شانازی شانی ئینسان پەیامبەری کوردستان بە جەلالی بووم بەڵام کوژرام بارزانی بووم بەڵام کوژرام کۆمەڵە بووم من هەر کوژرام دموکرات بووم دیسان کوژرام پەکەکە بووم فەرقی نەبوو دینداریش بووم من هەر کوژرام کۆمۆنیست بووم بەڵام کوژرام هەرچی هەبووم هەرچی نەبووم فەرقی نەبوو من هەر کوژرام و هەر کوژرام تەنانەت کاتە جاشیش بووم دیسان کوژرام بەدەست خۆمیشەوە کوژرام زرد بی سەوز بی سوور بی شین بی هەر ڕەنگێ بی هەر جۆرێ بی لە هەر کوێ بیت هەر ئەکوژریت کورد بوون کوردی کوشتنمانە لۆڕەکان قسەی خۆشیان هەیە ئەڵێن هەر لۆڕێک دوو بڕنەوی هەیە بڕنەوێکی بەشانیەوە بڕنەوێکی لە باوەشیە تۆ بڕنەوی سەردۆشمیت یا بڕنەوی نێو باوەشم بە بڕنەوێک ژیانەکەم بە بڕنەوێک دوژمن ئەکوژم بڕنەو نەبێت تیر دەربکە ئازادی توش خنکا نەبێ ئەگەر تۆ بڕنەوم نەبی ژیانم توش فەوتا نەبێ بڕنەو لە دەستم ناکەوێ ئەگەر دەستم لە دەستا بێ ئەگەر قاچم لەسەر زەوی ئەگەر ئەسپم لە دەشتا بێ ئەوان لە بڕنەو ناترسن ترسی ئەوان تەنیا تۆیە چۆن ئەزانن کە تۆ هەبی ئەوین هەیە و بڕنەو هەیە فەرهەنگی هەنگ چز و مەرگە کاتێ خاکی داگیر ئەبێ ئێمە هەنگی سەر زاگرۆسین بڕنەو ژنە و داگیر نابێ تۆ بڕنەوی سەردۆشمیت یا بڕنەوی نێو باوەشم بە بڕنەوێ عاشق ئەبم بە بڕنەوێ دوژمن ئەکوژم زۆر کاتان لێ ناگرم یەک کاری ترە خوێنەوەی تر ماندووتان ناکەم کوردستان خۆی شاهەنشاها ئێران گەشت فەرشە ژیرە پای زاگرۆس تاجی ئی زەمینە کوردستان پاشا نییە توای کوردستانێک پڕەستارە خۆی ئاسمان لە خۆی سازێ کوردستانێک لەسەر زاگرۆس هیچ پادشاهێ ناخوازێ شاهی من
ڕۆڵەی شەهیدە تاجی سەری ئی جیهانە شانازی گشت شاه جیهان یەک مشت خاک شەهیدانە خۆی مانگ نییە خوازێ وینەی سەر مانگ نییە خوازێ خۆی مرۆڤی سەر زاگرۆسە مرۆڤ سەر مانگ نییە خوازێ ئازادە خاک ئی میلکانە بە ئازادی لەدایک بی بۆیە ئیتر لەسەر زاگرۆس هەرگیز شاهێ قبول نەبی وژم شام و من شاو نەیرم من پیشمەرگەم سەروەر نەیرم من زاگرۆسم خۆی دی بەسە ئەڕا چما من شا نەیرم بەسپاسەوە زۆر سپاس بۆ شاعری بەڕێز کاک حەمیدی شەریفی بەڕێزان وەک ئاگادار بن لە سەرەتای بەرنامەکەمان وتمان کە کاک حەسەنی چەنگیز دێت بۆ پێشکەشکردنی بەرهەمەکەی بەڵام وا دیارە بە هەڵە ناومان معرفی کردووە کاک حەسەنی جانی ناوە ئێستاش لەم بەشە لە بەرنامەکەماندا داوا دەکەین لە کاک حەسەنی جان بێت بۆ پێشکەشکردنی بەرهەمەکەی تکایە کاک حەسەن وكما
سپاسگزارش از جمهوری برنامه جدًا عباس برازیل سپاسگزار باش که هر سالی و از هر نفر بتونه یاری تصمیماتی کمستون کنی هر سپاس بجی کردستان روزنامه روزحالات کردستان یک حالات مالاوابا بژی کاک حەسەنی جان دەستخۆش زۆر سپاس بەڕێزان ئێستاش پەیامی ڤیدیۆیی هاوڕێی شاعیر ئەحمەد بازگێر کە بە بۆنەی ڕۆژی کۆمەڵەوە بۆ ئێمەی نردووە بڵاو دەکەینەوە. بەیان ساڵی خەباتی کۆمەڵە لە ستۆکۆڵم سڵاوەشی گەرم و گۆفتان پێشکەش بێت. حەزم کرد بە نزیکەوە لە خزمەتتاندا بم بەڵام نەگەمزە بۆیە لەم ڕێگەیەوە بە دوو شێعر لەگەڵتان بەشدارم. شێعرەکان پێشتریش بڵاوبوونەوە بڵێنگە بوهێنێک لە ئێوە ئاشنا بن بەڵام ئەوانە هەرجە لەبەرەوەی ڕەنگی یان ناوەڕۆکی ژنانیان هەیە. بەڵام پێشێ بچمە تۆزیحی شێعرەکە ئەوە بڵێم کە ئەم ساڵ لە شرایەتێکدا لە هەلومەرزێکدا یادی کۆمەڵە ڕێز لێدەگیرێ کە جمهوری ئیسلامی گەورەترین قەساوەت خوێن ڕشتن ئینسان کوژی بێڕەحمی دڵڕەقی دەرحەق بە خەڵکی ئێران و کوردستان نیشانداوە. ئەم دڵڕەقی و خوێن ڕێژەی کە جمهوری ئیسلامی ئەم مانگەی دوایی کردوێتی تەنانەت لە تاریخی ژیانی ئینگلیسی خۆشیدا بێوێنەیە. هەرچەند تاریخی ئەم جمهوری ئیسلامیە پڕ لە ئینسان کوشتن، پڕ لە ژن کوشتن، پڕ لە زیندان و سێدارە و ماڵوێرانەی، بەڵام ئەم مانگەی دوایە خراپترین نۆعی ڕووی خۆی نیشاندا بە خەڵکی ئێران. هەر بۆیە من لێرەوە هاودەردی و هاوخەمی خۆم لەگەڵ تەواوی ئەو بنەماڵانە لەگەڵ تەواوی ئەو دایک و باوک و خوشک و برایانەی کە ئازیزێکیان لەدەستداوە، خۆشەویستێکیان نەگەڕایەوە ماڵ، کەسێکیان بێسەر و شوێن بووە، کەسێکیان کەوتۆتە زیندان و لەژێر شکنجەدایە. لەگەڵ هەمووانە هاوخەمی خۆم دەردەبڕم و ئارەزوومە کە ڕۆژێک بێت کە بەسەر لێدانەی ئەم حکوومەتە نەگریسە نەمانی ژیانێکی خۆشتر، ئاسوودەتر، پڕ لە خۆشەویستی تر بۆ داهاتووی ئەم خەڵکە دابین کرد بە هیوای ئەو ڕۆژە. شاوی ئەمایە خەباتی ئەم چەند ساڵانەی دوایی نیشانی داوەکە ژن بەشداریەکی نەکرد بە فراوانیان هەیە، بەڵکە لە پێشەوە و ئاوا هەڵگری خەباتەکانیشن، هەم خەباتە مەدەنیەکان، هەم خەباتەکانی سەر شەقام، هەم خەباتەکانی نێو زیندان، هەم خەباتەکانی سەر چیە و شۆڕشی داهاتووی ئێران یان ئاڵوگۆڕێک لە حکوومەتی داهاتووی ئێراندا هیچ قسەیەکی دانیە کە ڕەنگێکی ژنانەی دەبێت. بۆیە من ئەو دوژانە هەڵبژاردووە کە بە مەزمونێکی ژنانەوە یەکیان سروورێکە بۆ ڕۆژی ژن هەبنێری ئێژن لە پێشدا ئەو تامە دەخوێنەوە دوایە شێرێکی کورتیشە بۆ ئەگریزەکەت ئەگریزەی ئەو کچە خەباتکارە سەگ لە شامێ ڕۆژاوە کە داڕەشەکانی داعش پرسیان بڕی و کردیان شتێکی ویرار لەسەر تاسەری دنیای مەجازیدا بڵاو بووە و قینی بە ملیۆنان ئینسانی شۆڕژێر ئینسانی ئینسان دۆست ئینسانی ئینسانی لە دژی ئەم ڕەشەی کە ئەوانە نێرایەتی دەکەن هەڵخڕن، هەر سەرکەوتوو بن، هەر خۆش بن. ئەی ژن، ئەی ژن، ئەی ژن، ئەی مەکۆی عیشق و ئەوێن، ئەی کەژاوەی پڕ لە هێزی سۆزی ژێن، گشت هەوار و گشت هەڵۆی ئاسمانی شین دێن لە ئێوە فێر دەبن دەرسی فڕین. تۆ لە زیندان و لە نێو شار و لە یاڵ تۆ ژیانی هەر تۆ ئەی ژن ئەی هەڤاڵ. چێو حەدی چەشمی تۆ بەرز بێ سەری، لەکوێ دەریا جوانە وەک تۆ مەنزەری. کوا سروشت وەک تۆ دەچێ دەشت و دەری، هەر لە خۆت جوانە دروشمی ڕێبەری. تۆ
تۆ لە زیندان و لە نێو شار و لە یاو تۆ ژیانی هەر تۆ ئەیژن ئەی هەڤڵ کانی ژین و هەرچێکی جوانی ئەتۆ چاوی ئاسۆ و ڕەوڕەوەی ژیانی ئەتۆ هۆی هەناسەی گشت هەناسانی ئەتۆ وەک گزنگی بەربەیانانی ئەتۆ تۆ لە زیندان و لە نێو شار و لە یاو تۆ ژیانی هەر تۆ ئەیژن ئەی هەڤڵ هەستان ڕێگا کوڕ و سەختی نێو شەوە بەموەلەرز و چاو نەترسین سەرکەوە چاوی هەمووانمان لە تۆیە پێشکەوە پێشکەوە تۆ پێشکەوە بۆ پێشەوە تۆ لە زیندان و لە نێو شار و لە یاو تۆ ژیانی هەر تۆ ئەیژن ئەی هەڤڵ کەزیەکەت شار و گوند و گشت وڵاتی خستە زاری کەزیەکەت شار و گوند و گشت وڵاتی خستە زاری کەزیەکەت جوانترینی جوانیەکانە لارە لاری کەزیەکەت ئەی کچی بێباگ لە تۆفانێ ڕق و ئینسان کوژی ترسی خستە نێو ژیانێ گشت نەیاری کەزیەکەت ئەم جیهانەی ئەم ڕۆژانە ڕووبەڕووت شوێر و کەڕە ئەم جیهانەی ئەم ڕۆژانە ڕووبەڕووت شوێر و کەڕە من دەزانم ڕۆژەدا بێ دێتە شاری کەزیەکەت موو بە مووی و تاڵ بە تاڵی ئەو قژە جوانت کچم موو بە مووی و تاڵ بە تاڵی ئەو قژە جوانت کچم دەبنە ئاڵای دەست و مستی کوردەواری کەزیەکەت هەر بژین و شاد بن. زۆر سپاس بۆ هاوڕێ ئەحمەدی بازگەر بۆ پەیام و خوێندنەوەی شێعرەکانی. ئازیزان ئێستاش کاتی دوایین بەشی ڕێوڕەسمەکەیەکە بریتیە لە پێشکەشکردنی سرودی شۆڕژگێڕانە بە زمانەکانی سوێدی و ئینگلیسی لەلایەن بەڕێز ئالبێرتەوە. باشی بود ئالبێرت. Ja, jag heter Albert Andersson. Första låten är en Pink Floyd-låt som en iransk-engelsk grupp som heter Blurred Vision har skrivit om. We don't need no education. We don't need no talk. We don't need no education. We don't need no thought control. No dark sarcasm in the classroom. Mullah sleep.
Det gick inte bra. Men den här handlar om den första anarkisten vi vet om som blev dödad under Gina Amini-protesterna. Jag glömde att det var mitt land. He lived in a poor place called Baluchistan, close to the border of Pakistan. He learned how to survive on the street of Saigon, where mutual aid were as natural as Saddam. He sold goods for a living, sometimes against the law. I remember when I heard about the mystery he saw. He was saving money for a Kalashnikov. But for the poor, the system had no love. He was the proud member of the Federation of Anarchist Era. I remember you tonight. He gave his life in the fight against oppression. I remember you tonight. Nadaleman, Narakbar, Marbar, Pameni. He watched carefully as it all began, and riots were spreading all across Iran. As others, he owned the Amini protest. As security forces found the resisted unrest, he would have needed his Kalashnikov when the fascists came. Of this, the capitalist system is to blame. He made the avant-garde party, he was only 15. No one will know that man could have been. He was a proud member of the Federation of Anarchist Era. And I remember you tonight. He gave his life in the fight against oppression. And I remember you tonight. Nästa låt är med en amerikansk kommunist, en av de största protestsångarna därifrån förr. Det är skriven som en kamplåt under kriget mot nazisterna. All you fascists bound to lose. All says you fascists, and you might be surprised. The people of his world are getting organized to go to lose. You're fascists bound to lose. All you fascists bound to lose. All you fascists bound to lose. You're bound to lose. You're fascists bound to lose. There's people of every nation marching side by side, marching across the field where a million fascists died. You're bound to lose. You're fascists bound to lose. All you fascists bound to lose. All you fascists bound to lose. You're bound to lose. You're fascists bound to lose. All them mullahs bound to lose. All them mullahs bound to lose. You're bound to lose. You're fascists bound to lose. Ayatollah bound to lose. Ayatollah bound to lose. You're bound to lose. You're fascists bound to lose. Khamenei bound to lose.
تایبەتی پێشکەشە بە هەموو ئەو هاوڕیانەی کە لە ڕێگای ئازادی و یەکسانی گیانی خۆیان لە زیندانەکانە بەخت کردووە و هەروەها لێرەوە سەری ڕێز و نوازشدا ئەنێ بۆ هەموو شەهیدانی کۆمەڵە شەهیدانی ڕێگە ئازادی و سوسیالیزم جارێکی تریش زۆر سپاس. ئێستش مقامی دەلالۆ کە شعرەکەی هین مامۆستا شێرکۆبیە کەسە ئەوەتان پێشکەشەکەم و لەگەڵ بەستەکەی.
کەسش گۆرانێکی تێتە پێشکەشەکەم ئەویش بەناوی سێدارە.
لدوري داست وتفكر كروجي خضرا لآخري هوبتي جنابي بكا لدوري داست وتفكر كروجي خضرا لآخري هوبتي جنابي بكا سبحان پێشکەش بێ بە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵا ئەوانەی کە لە ڕیزی خەباتان و هەر بە ئەوانش کە گیانیان دەخەوێت. مجموعەی دڵیانی نێتە پێشکەشەکەی
زۆر سپاس. هاوریان بەبوونی ئەوەی کە کاتەکەوتێن سعاتی دەیە دەتوەڕە بێت لەبەرەوە پرۆگرامەکانی ئێمەش هەتا و کاتە بوو. هیوادارم کە شێکی خۆشتان بەسەردا بێت لەگەڵ ئەم گۆرانیانە. بەرنامەی ئەو شەمەی تر وتم تایبەتی بوو لەبەر ئەوەی ئەو بارودۆخی ئێران ڕوویداوە لە کرماشان و ئێلام خەڵکێکی زۆر گیانە لەدەستداوە. ئیتر بۆ بۆنەوە ئێمەش بەرنامەکەمان ئاوا تۆزێ گۆرانیەکان شۆڕژگاران و سیاسی بوو. بەڵام دیسان سپاس و بەخێراتت دەتەکەم و دیسان پیرۆزبایی 26 ڕێبەندەتان لێ یەکەم. هیوادارم ئەم جەژنە ساڵێکی تر لە نێو ئێرانە لە کوردستان و لە سنە و لە کرماشان بەڕێوە بەرین. دیسان بەخێر و زۆر سپاس. پێم خۆشە ئەوەش بڵێم کە کاک حەمید زەحمەتی زۆری کێشاوە لەگەڵ ئەم بەرنامانێکی مەداماناوە. چەپڵەیەکی وەک کاک حەمید وای وەک کاکاوەی خۆشەویستیش و دیسان سپاس.